ڕەگەز گۆڕین لە ئێستادا لە حاڵەتەوە دەچێت بەرەو دیاردە دەبێت بە دیاردە لە ناو کۆمەلگای کوردەواریدا ڕۆژانە چەند شتێک لە سۆشیال میدیادا دەبینین کەسانێک ڕەگەزی خۆیان دەگۆڕن و خەڵک تێڕوانینی جیاوازە بەرام بەرەو جۆرە کەسانە و زۆربەی زۆری ئەو کەسانەی کە ڕەگەزی خۆیان دەگۆڕن کۆتاییەکەیان کۆتاییەکی ناخۆشە بە کوشتن کۆتاییان پێدێت. سڵاوتان لێبێ خۆشەویستان لە پرۆگرامی ماچی دیمەنی ئەم جارە لەسەر ڕەگەز گۆڕین قسە دەکەین لە هاوڵاتیانی خۆشەویست دەپرسین چۆن مامەڵە لەگەڵ ئەو جۆرە کەسانە دەکەن واروەها مامۆستایانی ئاینی دەمانەوە بزانین لە ڕووی فقه و شەرعی ئیسلامەوە ئیسلام چی دەڵێت سەوارەت بەو جۆرە کەسانە لەگەڵمان بن. ئەگەلایانی ئافرەتی نزیکترە ئەو کاتە بە نەشتەرگەری دەتوانری بکرێت بە ئافرەتێکی ڕێک و پێک و ئەو کاتی بتوانێت بە خۆی شوو بک بتوانێت ژیانی هاوسەرگیری پێک بێنێتن. داوای لە کۆمەلگا دەکەم بە چاوەچکەم سەریان نەکەن. بەڵای من کوشتن ڕێگە چارە نییە بەو خۆیەکەم ئەوەی کە ڕێگەزی گۆڕی بیکوژی باشە هەم لە ڕووی دینەوە هەم لە ڕووی کللتوری کوردیشەوە تا ڕادەیەک نەشیاوە. ئینسان گەورەترین سەرمایەیە لەسەر ژیان. مامۆستا جەنابەت وەکو تەبێژی چێتی زانایانی کوردستان مامۆستا مەلا ڕعد ئۆمەر بلی پرۆگرامەکەمان تایبەتە بە دیاردەی ڕەگەز گۆڕین. لە ئێستادا دەبینین ئەو حاڵەتە لە حاڵەتەوە بۆ بە دیاردە و دەمانەوێت قسەی جەنابتان وەکو تەبێژی یەکێتی زانایان بزانین ئایا لە ڕووی شەرعیەوە ئەو بابەتە تا چەند پشت ڕاست کراوەتەوە. پێشەشی بە ناوی خۆی پەروەردیگار درود و سڵاو بڕژێ بە سەرجانی پاکی پێغەمبەری سەرۆرمان صلی الله علیه وسلم. بێگومان مەسەلەی بابرین دیاردەی ڕەگەز گۆڕین خۆی کێشە لە ئەوەدایە ئەمە بۆ نمونە نێر و مێ دیارە ئەوە کەسێک بۆ نمونە پیاوە پێدەگوترێ نێرینە و ئافرەتیش چینی مینەیە خۆی پەروەردیگار دەفەرمێ ئێوەمان دروست کردووە من ذەکەری و ئونثا یعنی لە دوو چین کە نێر و مێ پێدەگوترێ بەڵام لەو بینە لەبەر ئەوەی خەلقەتی خۆی پەروەردیگارە ئینسانێک بۆ نمونە لەو بینە دروست بووە جاری وایە بۆ نمونە هەردوو ڕەگەزی هەیە یان هەردوو ڕەگەزی نییە یاخود تێکەڵاو بووە یان تەشویهێک لە ڕەگەزی کەسەکە هەیە. لێرەدا لە فقه و لە شەرع ئەگەر تەمەشا بکەین لە مەسەلەی کاتێک وفات دەکات لە مەسەلەی شوشتنی لە میرات تەوزیعکردنی لۆی ئەو بابەتانە یەکلایی کراوەتەوە مەسەلەن ئەم ڕەگەزە بۆ کام لا زیاتر بێ ئەو حسابەی بۆ دەکرێت ئەگەر لایەنی مێینە لایەنی ئافرەتی زیاتر بێ ئەو کەسە بە مێ و بە ئافرەت و بە کچ بە حساب دەکرێت ئەگەر لایەنی نێرینێ حساب کرێەوە بە کوڕ و بە پیا و بەو جۆرانە حسابی بۆ دەکرێت هەم لە میرات هەم لە شوشتن هەم لە تەعاملی ڕۆژانەی ناو کۆمەلگاش. بەڵام هیوامان هەیە بۆ ئێستا سەردەمێکی کە سەردەمی عولەمە و پێشکەوتونی لە ڕووی هەموو بابەتێک لە ڕووی تەندروستی لە ڕووی هەموو بابەتێک پێشکەوتووەکان زۆر ینی پێشکەوتوو بووە دەکرێت بۆ نمونە ئەو کەسێکەوە ڕەگەزی ئەمە با بڵین بە کوردی احتیرامن پێ دەگوترێ نێرەموک یان لە عەرەبی پێ دەگوترێ خونثا ئەو نەوعانە لە ڕووی لیژنەیەکی تەندروستی با بڵێن بڕواپێکراوی زیرەک ئەوان دەتوانن بڕیار بدەن کە ئەمە لای کامیان زیاترە ئەگەر ویستیان ڕەگەزی خۆی یەکلایی بکاتەوە و خۆی بەلایەکدا بدا یان مینە یان نێرینە دەبێ ئەو کاتە ئەو لیژنێ بڕیار بدا بزانم لە کام لە نزیکترە ئەگەر لایانی ئافرەتی نزیکترە ئەو کاتە بە نەشتەرگەری دەتوانری بکرێت بە ئافرەتێکی ڕێک و پێک و ئەو کاتی بتوانێت بە خۆی شوو بک بتوانێت ژیانی هاوسەرگیری پێک بێنێتن بۆ نمونە هەیتمان هەردوو ئەندامی زاوزەی هەیە بەڵام لە لایەکتی کە تەمەشا دەکەی بۆ نمونە ڕەحمی هەیە کەواتە مەلایانی ئافرەتی زیاترە سنجی هەیە ئەمە بۆ لای ئافرەت زیاترە بە نەشتەرگەری دەکرێتن بۆی نەشتەرگەری بکرێەوە بکرێ بە ئافرەت هیوامان هەیە لایەنی پیاوی زیاترە ینی ڕجولەت یان پیاوەتی نێرینەی زیاترە ئەو کاتی بە نەشتەرگەری دەتوانرێ ئەمە نەشتەرگەری بکرێەوە بکرێ بە پیاوێک بەڵام کەسێک بۆ نمونە پیاوە ینی پیاوەتەکەی هەیە و پیاویشی تەواویشە بەڵام بە تەبیعاتی خۆی یان بە فکری خۆی دەرێ من هەز دەکەم لایەنی ڕەگەزیمێنێ ئەوە دروست نییە و ناشبێ دروستش نییە ئەو نەشتەرگەریە بۆ بکرێتەوە ڕەگەزی خۆی لە نێر بگۆڕێ بۆ مێ یان لە مێینە بگۆڕێ لە بۆ نێرینە ئینسان خی گەروبا خەڵقی کردو ئەمە ڕەگەزی نێرە بە نێرینە حساب دەکرێت ڕەگەزی مەیە بە مێینە حساب دەکرێت بەڵام ناوی بگۆڕێ ئەوەی کەوا جێگەی قسە و باز بێتن لەسەری ئەوەی کە پێ دەگوترێ خونثا یان پێ دەگوترێ نێرەموک کە هەردوو ڕەگەزی هەیە لەویان ئەویش دەبێت لیژنەیەکی تەندروست
وەلیژنێکی بڕوا پێکراوە پسپۆر لەو کاری خۆیان بڕیار بدەن لە دوایەوە ئەگەر پێویستی کرد یان بنەماڵەکە ویستیان ئەو کاتی بێتە ئەنجومەنی باڵای فتووە و فتوای ڕسمی پێ دەربچێتن بەداخەوەی کە دەبینین ڕۆژانە ئێستا کۆمەڵێک شتێک دەبینین لێرە و لەوێ بە تایبەتی مەسلەی بابەتی کوشتنیان بەو شێوازە عفوم دەکەی مامۆستا دەست بڕم بۆ نمونە دەبینین حاڵەتێک یەک دوو حالات ڕووی داوە کە کۆتایەکەی بە کوشتن ینی بە بەکارەساتێکی بەڕاستی ناخۆش کۆتایی پێاتوە کەسێک دەڵێ من ڕگەزی خۆم نەگۆڕیوە ڕگەزی ڕاستەقینەی خۆمم دۆزیوەتەوە و ئەو جۆرە کەسانە دەکوژرێن دەمەوێت لە ڕووی فقه و شەرعەوە بزانم ئایا ڕەوایەت بەو جۆرە کوشتنە دەدرێت طبعا شەرع بابرێن ڕێگە پێدرا بە کەس نادا لەسەر بابەتێک خەڵکی بکوژرێ من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا يعني كسيك بكوجيت هەر بەعان قەز بکوژێ ببێ ئەوەی کە کەسی کوشت بێتەوە قەتلی لەسەر نەبێ قیساسی لەسەر نەبێ وەکوای هەموو عالمت کوشت بێتن ئیدی بەداخەوە ینی کە ئەم شتانە ڕوودەدا بەڵام لێرەدا ئەمە با بڵێم ئەگەر برێم گلەیەک بکەین هەم لە سۆشیال میدیا لە وەزارەتی ڕۆشنبیری لە دام و دەستگا بابرین حکوومەت لانی پەیوەنددار لەم بابەتە ئەو جۆرە کەسانی مادەم ئەم کێشیان هەیە دەبێت چارەسەر بکرێ بەڵام ناکرێت بێت بدرێتە ئیعلام بدرێتە سۆشیال میدیا بدرێتە فەیسبوک بدرێتە کەناڵەکانی با بڵێن ڕاگەیاندن ئەم کەسە یەکسەر ڕەگەزی خۆی لە نێر گۆڕیە لە بۆ مێ یان بۆ نمونە ئەگە حتا کێشەی دوو ڕەگەزیشی هەبێتن و خۆی چارەسەر کردووە ڕێشی پێدرابێ ئەمە ناکرێ ینی چۆن دەرێ ئەشیع بکرێ بڵاو بکرێتەوە عفوم دەکەی مامۆسای بەڕێز عفوم مقاتعەت دەکەم زۆر جار لە پاشەوەی کە بۆ نمونە کارەساتەکە ڕوودەدات دەبێتە ئەشیع و بڵاو دەبێتەوە وەکو حاڵەتی لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕوویدا کەسەکە ڕگەزی خۆی گۆڕیوە و لە سۆشیال میدیاش ئەو کاتێک کە ڕگەزەکەی گۆڕیوە کەس باسی نەکردو بەڵام لە دوای ئەوەی کە کەسەکە دەکوژرێ و نابرا و کوژرا ئیدی ئەشعەیەک بڵاو بۆ کە بۆ نمونە چەندەها وڵاتی هاتە سەرخە لەسەرەوە بابەتە کە پێیان وایە ئەوە شکۆی مرۆڤە نابێت دەست بۆ شکۆی مرۆڤ ببردرێ دەمێ پرسم لە جەنابێت ئایا تونند و تیژی و کوشتن ڕێگە چارەیە بۆ ئەو حاڵەتانە بمڕبێت نەخێر بە هیچ نوعێک ڕێگە چارە نییە تونند و تیژی و کوشتن بەو شێوازە بە هیچ نەوحەک چارەسەر نییە هەندێک گرفتمانەیە قوربان ئەمە دەبێ ئەو گرفتانە خۆی لایانی پەیوەنددار کە دەکا حکوومەتە دەسەڵاتداری ئەو سەردەمی دەبێ ئەوان ئەو گرفتە چارەسەر بکەن ئەها ئێستا مەسەلەی قیساس زۆر بابەتی دیکەیە خەڵک نابێ خۆی بچێ حەق وەرگێتەوە دەبێ لایانی پەیوەنددار کە دام و دەستگای بۆ نمونە دادوەری و قەزایی و لایانی وەزارەتی بۆ نمونە ناوخۆ هەیە کە وەکو ئەمن و ئاسایش ئەوانە دەبێ هەڵبستن بە ئەداکردنی ئەم بابەتە ئەم بابەتە ئەگەر پێویستی بە سجن بێ ئەگەر پێویستی بە بابرین غوربەت بێ دەربکرێ بچێتە وڵاتێکی دیکە بە هەر نەوەحەک بێ لایانی پەیوەنددار و حکوومەت هەیە ئەو کەس و کارش کە دەیانەوێ بۆ نمونە بیکوژن دەتوانن لە ڕێگای بۆ نمونە دام و دەستگا حکومیەکان ئەم چارەسەر بکرێ نەک بەو شێوازە بکوژرێت چکۆ ئینسان بەڕاستی ڕۆح و کوشتن قەتل شتێکی زۆر گەورەیە یەکێکە لە گوناحە کەبائیرەکان بۆیە ئامۆژگاریمانەیە بۆ هەموو کەسێک کە قەت دەست بۆ تونند و تیژی و بۆ کوشتنی کەسی بەرامبەر نەدەن ئەگەر غەڵەتیشی کردووە دەکرێت ڕێچارەیەکی دیکە هەبێ بۆ چارەسەرکردن کوشتن چارەسەر نییە بەڵام لێرە دیسان بەداخەوە لە سۆشیال میدیا بەڕاستی هیچ سانسۆرێک نییە بۆی هەر شتێک ڕوودەدا هەر یەکە بە کەیفی خۆی قسە دەکات بەداخەوە کە دەبینی بۆ نمونە لە کۆمنتەکان لە پۆستەکان لەسەر دەکرێتن زۆر کەسێ دەرێ دەستی خۆش زۆر کەسێ دەرێ وەڵای شتی چاکیان کرد زۆر کەسێ دەرێ شتێکی خراپیان کرد یعنی هەموو عالم بوویتە موفتی و هەموو کەسێک فتوا دەدا ڕووی فقه و شەرعەوە ڕێگە پێدراون ڕێ پێدراون نییە بە کوشتنی هیچ کەسێک یعنی بە کوشتن ئیلا قیساس کەسێکی بە عەمدەن کوشت بێ ئەوش لایانی پەیوەنددار و حکوومەت و قەزا و دادوەر ئەوان دەتوانن کەسەکە بە قیساس بکوژرێتەوە یان لە حالەتی هەر باخوا نەخواستە کەسێک مرتە دەبێ و هەڵدەگرێتەوە بەرامبەر وڵاتەکەی لەو دوو حالەتە و ئیلا ئەوەی دیکە بە هەر نەوعک بێتن ڕێپێدراونیە لە شەرع بەڕای منەوە کارێکی شخصیە هەرێکە و سربەستە لە بیرکردنەوەی خۆی مەس بەڵام بەگە دابوونەری تیمە و عرف و عادەتیمە ناگونجێ بەداخەوە هەموو کەسێک تەقبولی ناکە بەزەم شخصیان لای من ئاسایە هەر کەسێک ڕگەز دەگۆڕی ئاسایی بخۆی لە هەموو بارودۆخەکان شکۆی مرۆڤ زۆر لەوە گەورەترە بە کوشتن و تونندتیژی کۆتایی پێبێ تونند و تیژی کوشتن بە هیچ شێوەیەک چارە نییە تۆ ئەگەر تەقبولی ناکەیت کەسێکی نیێت تای حاشای لێ بکەیت تاوت پەیوەندیت پێوە نێمێنی بۆ خۆت بخێ سزن و کەسێک بخێ قبل و خۆت لێ پرسیینەوەی دنیا و قیامەت بکەی بەڕێن هاسانتین ڕێگا حاشای لێ دەکەی و کاری خۆت تاو ئەوڕێم باشە وەکو ڕێی جەنابەت بۆ نمونە کەسەکە ئەگەر ڕەگەزی خۆی گۆڕی باشە چۆن لە ناو کۆمەلگادا مامەڵیان لەگەڵ بکرێت بەڕای من بە تەبیعی تەماشا بکرێت ئەو ڕێی خۆمە لەبەر ئەوەی
مادام بە قەناعەتەوە ئەگەر شتەکە بە قەناعەتبی بە بۆ هیچ مەبەستێکی دیاریکراوی ئەو ڕەگەز گۆڕینەوە حەزێکی تایبەتی ناخیبی ئەوە ئاساییە مەس بۆ شتێکی تایبەت و بۆ شتێکی خراپیەوە لەگەڵی نیمە مەزەگەر خۆی حەز دەکا و مادام هەز دەکا ئەو ڕەگەزە مرتاحنیان ڕەگەزی بەرامبەری ڕالەیە دەتانی بیگۆڕی و خەڵک بە ئاسایی وەریگری پێویستە کۆمەلگات چۆن تەعامل لەگەڵ ئەو کەسانە بکات داوای لە کۆمەلگا دەکەم بە چاوەچکەم سەریان نەکەن چونکە ئەو کەسانی کە ئەوە دەکەن بەڕای من دیارم مەبەستێکیان هەیە ئەو مەبەستا دەگەڕێتەوە سەر ئەو کەسە ئایا بە چۆن بەکاری دێنی بەس بە شێوەیەکی گشتی ئەم بەڕای من وەکو خۆم بەدەستە چونکە هەر کەسە خۆ دەزانی بەرپرسی خۆیتی خاصە لەو سەردەمە من ناتوانم ئەمر بەتو بکەم تو ئەمر بم بکەیت بمە وەکو خۆم لەلام ئاساییە چێ ئەو کارە دەکە ئاسایە لە کۆتا پرسیارم لە جەنابێت لەسەر ئەو حاڵەتەی کە ئەو کەسێک کە لە چەند ڕۆژی ڕابردوودا کوژرا وەکو هەم پزیشکێک وەکو کەسێکی ئاسایی ئەگەر بە یەک ڕستا باز لەو جۆرە کارەساتم بۆ بکەی چیم پێ دەڵی وڵی بەداخەوە من لەگەڵ کوشتن نیمە وەکو سەرەتاش بۆم باس کردی بەڕای من هاسانتین ڕێگاگەت و قەناعەتت بۆنیە و مێشک تەقبولی ناکە بێبەری دەکەم و حاشای لێ دەکەم تاڵ سەلامی لێ ناکەم و خەڵات هەر یەکە و بەڕێی خۆی خۆتۆ ڕێخۆی ڕێخە بەس تەجاوزکردن بۆ کەسی بەرامبەر خۆش نییە ستا بۆ ئەو نەفەرە مرد ئەوەش دەکەوتە سزن 9 ساڵ 10 ساڵ لە سزنە مستقبلی فەوتا لەوانەیە گەنجبی 10 ساڵی تەمەنی بڕای ئێمە تەمەنمان چەندە دیاری کراوە خۆ 200 ساڵ ناجێت تاکوری 10 ساڵ لە سزن بم قەیناوە ماوە چکەم دەژی مەڕای من هەر نەک لە بۆ مەسلەی ڕەگەز وشتیوە هەر کوشتن نەمینی ئەو بیرکردنەوە نەمینێ کەسی نێزی شت هەڵی کرد ئاسانتین ڕێگا بێبەری دەکەم و خلاص بەڕاستی ئەو زۆرە دیاردەیە شتێکی نەگونجا لە بۆ ئەو کۆمەڵگایمە کۆمەلگای کوردی ڕێژە دانیشتوانی سەتا نۆهەتی موسڵمانە ئەمەش پێچەوانەی پێڕەوکەرانی ئاینی ئیسلامە دیاردەیەکی بەڕێ من نەشیاوە شتێکە پێچەوانەی شەریعی خوددا پێغەمبەر و کۆمەڵگای ئێمە دیاردەی تونند و تیژی و کوشتن ڕێگە چارەیە بۆ ئەو حاڵەتانە بنبڕ بێت ناخێر ینی کوشتن چارێک ڕێگە چارێک نییە بۆ بمڕکردنی ئەویشە بەڵام ڕێگە پێدراویش نییە بەڵام من لەلایەن هەندێک ئایلەوە بوون کۆمەلگا بشێوێن بۆ شێوازەکە خۆی گەورە ڕێز لە ئینسان نایە ئێمە دەبێت بۆی دابنێت کە خدای گەورە هەموو مرۆڤێکی خەڵق کردیە بە شێوەی خۆی ینی ئینسان ڕێزی لێژرایە خۆی گەورە دەفەرمێت لەقەد خەلقنا بەنی ئادەم ینی لە ئاەتشکەدا دەفەرمێتن لەقەد خەلقنا الإنسان في أحسن تقويم دواترین شێوە دروستکراوی مرۆڤ جا ئینسانەکە شەیتان فێری دەکای یان کۆمەڵ بۆ دابنەوەی دیتر کارگەری دەکاتن ئەوە دەبێت ڕێگەی لێ بگات لەلایەن عایلەکەەوە شتێکی بەڕای من حڕیەت نییە ئایا ئەو کەسێک کە وای کرد دەبێت بکوژرێت بەڕای من کوشتن ڕێگە چارە نییە بەڵام چارەکە چییە؟ چارەکە ئەوەیە بۆم مرۆڤ ئەگەر پیا بوو بە پیاوی ببینێتەوە ئافەت بە ئافەت ببینێتەوە ئەگەر وردوچان بوو ئەگەر هەردوو ڕەگەز بوو بۆم خونسامان هەیە ئەو ڕەگەزە شەرع بەبێ بڕیادەت واتە زانایەکان بڵێن لە کامە ڕەگەز نزیکترە چۆن لە شەردا میرات دابەش دەکرێت بە پێی نزیکبوونی لە ڕەگەزەکە جا پیاو بیان ئافرەت بی هاسانتین ڕێگا حاشای لێ دەکەی و کاری خۆ تاو تونند و تیژی وە کوشتن بەو شێوازە بە هیچ نەوحەک چارەسەر نییە زۆر تاکەم شایانی قوبولکردن نییە بەشەر کوشتنی لە سەر گەرواقعیدەوە لەسەر دینی ئیسلام ڕەئی شەخسی لە هەموو شتێکی دەرونی و کۆمەڵایەتی غەڵەتە وەربگیرێت زۆربەی ئەو کەسانێک کە ڕەگەزی خۆیان دەگۆڕن کۆتاییەکەیان بە کوشتن کۆتاییان پێدێت بەخوای ئەزا شتێکی زۆر جوانە بەو خۆیەکەم ئەوەی کە ڕگەزی گۆڕی بیکوژی باشە ئەوەی نەیکوژی بەخوای کابرا پیاونیە پیاوەتیان لە قالبیدانە لەبەر ئەوەی ئیسلام شتی وای نەگوتیە ئێمە بسلمانی بەس بسلمان بە قورئان و بە حەدیث بۆی بسلمانی کە بسلمان بۆ زەلام ڕگەزی خۆی بگۆڕی لۆ ئافرەت ناکرێت کاکەشتی وە کو دەبی یعنی هەر کافستانی ئەوەی نێرم و کە ئەوە ئیرادی خوای گەورەیە ئەوە لە دەسەڵاتی هەر خوای گەورە دەسەڵاتی ئێمە نییە خۆ ئەو خوای نایتی ئەوە نابی دەبی احترامی بگری ڕێزی لێ بگیرێ قەی ناکە بەس نابی بس یعنی بەو نوعەشەوە بیتن لە ڕزامەندی داک و بابی خۆی عائیلێ خۆیان بنەماری خۆیان ئەگەر ڕێک بکەون زۆر احتیادی ئەگەنا
شتیوە نابی یعنی تونند و تیژی و کوشتن ڕێگە چارەیە ئیسلام لەگەر کوشتن نیە ئیسلام لە خزمەتکردنی ئینسانە ئینسانیەتە لەبەر ئەوەی ڕەب العالەمینە ڕەب المسلمینە بەتەنیا کەسانێکەن دەڵێن ئێمە ڕەگەزی خۆمان نەگۆڕیوە بەڵکو ڕەگەزە ڕاستەقینەکەی خۆمان دۆزیوەتەوە ناوانە ڕگەز ڕاستەقینە خۆی چییە کابرا ئەگەر ئەوە بێ ئەو نەشتەرگەری لۆ چی دەکاتن دیارە لە ئەسڵدا تەواو نەبوو لە بەهەندێ وها لە خۆی دەکاتن بە کورتی کۆتا پرسیار لە جەنابەت دەکەم لەسەر ئەو حاڵەتەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕوویدا کەسێک ڕگەزی خۆی گۆڕی و کوشتی هەڵوێستە چی بوو وەڵی هەلوێستم دەست خۆشی لێ دەکەم ئیشاڵە جێ ماوەی بەهشتا ئەو کابرێکە ئەوی شەی کرد ئێوە وەکو گەنجێک چ جۆرە قسەیەکتانی لەسەر ئەو بابەتە وەڵی وەکو کوشتن من لەگەڵ کوشتنانی مەرکەسە و ڕای جیاوازی خۆی ئەوە تایبەتە بە خۆی تۆ ناتوانانی هەر کەسێ بیرێکی جیاوازی کردەوە بیکوژی بەڵام توانین بە نەسیحەتیان بە شتێک ئامۆژگاریی بڵێ مەوە نابێ ئەمە خەڵەتە ئەگەر توانی بێنیتە سەر ڕێگەی ڕاست ئەگەر نەشتوانی هیچ شتێ بە زۆر ناگرێت خی گەورە فەرمێ دین بە زۆرم لێ نیە حتا دین کە پیرۆستنیشتە لە ژیانی ئینسانە بە زۆرم لێ نابێ کەواتە ئینسانە شتی هەڵە بژێرێ بە حوسن و ڕزای خۆیەتی یعنی لەسەر ڕای هەموو بابەتەکان بەڵام شکۆی مرۆڤ ڕەنگە زۆر لەوە گەورەتر بێت تونند و تویژی بەرامبەر بکرێت کەسانێک هەند دەڵێن ئێمە ڕگەزی خۆمان نەگۆڕیوە بەڵام ڕگەزە ڕاستەقینەی خۆمان دۆزیتەوە ئەو ڕگەزەی کە ڕاستەقینەی خۆمانە ئەومان دۆزیوەتەوە بۆ دەبێت تونند و تیژیمان بەرامبەر بکرێت وەڵی جایترەوە خۆ باشە زاری کە ئێمە لە کۆمەلگایەکان کۆمەلگاکەمان هەنێشت قبول ناکات تەقبولی ناکات تێگەی ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە لە کوردستانە زۆر شتە بینین بەڵام شتێکە ئەم ماوەیە بۆ بە دیاردە ئەو شتەیەکە هەم لە ڕووی دینەوە هەم لە ڕووی کللتوری کوردیشەوە تا ڕادەیەک نەشیاوە کو من وەکو قوتابی قساگەم لە کۆمەلگایمەیە دەرفەتی زیاتر دیموکراسیمانێ بۆ نمونە ئەگەر ئازاد بی ئازادی لێرە تۆزێ بەرپا بوو ینی زیاد لە پێویستە وای لێ کردووە کە کەسەکان بە ئازادی بژین بەو جۆرە بژین کە خۆیان ئەیانوێ بەڵام ڕاگەزگۆڕنیش ناکاتە ئەوەی کە تۆ بڵێ ناکرێ ڕاستە ڕەنگە ڕێژەی هۆرمۆنات ئەگەر لە علمی نەفسا بیخوێنیت ڕێژەی هۆرمۆنات هەیە کە باشارەکان جێ ئاکاتەوە لە یەکتر نێربوون یاخود مێبوون بەڵام گۆڕین لەم کۆمەڵگایمە لە ڕووی دینیشەوە مای قبولکردن نییە وەکو ئەوەی بڵی لە خێزانی منیشیان لە عیلە منیشە کێش ئەو کێشانە ڕوو لە هەموو کەسێکەکە وەکو ئینسانیەت بەڵام زۆر تاکەم شایانی قبولکردن نییە ئەگەر بۆ نمونە هاوڕێک هەبوو ئەو جۆرە کەسانە بوو ینی هاوڕێتەکەی لەگەڵ دەبچڕێنی وەکو ئەوەی بڵێ بی بچڕێنم نا بەڵام وای لێ ئەەکەی کە کۆمەلگاکەی ئمە واتە قەناعەتەکە بێ لی دوورکەویتەوە ئەو بە جۆرێکی بژی منش بە جۆرێکی تربژم وەکو بڵێ ڕێگاکانمان جیا بێتەوە بۆ نمونە دوورکەوتنەوە لەو جۆرە کەسانە وا ناکات کە ئەو کەسانە بە گۆشتە گیری بمێنەوە ئیدی هەموو فۆکسێکی کۆمەلگایان لەسەر بێت و ئازاد نەبن لە ژیانی خۆیان تاپان ئازاد وەکو ئەم کۆمەلگایی ئێمە نەخێر فۆکسیان زۆر لەسرە لەبەر ئەوەی پێشتر ڕگەزێک بۆ ئێستا ڕگەزێک ترە بەڵام مەگەل لە دنیای دەرەوە یعنی وڵاتانی دەرەوە لە بڕوانین ئەوروپا ڕەنگە شتێکی زۆر نۆرمال و ئاسایی بێت بەڵێ دەگرێم و لای جەنابەت کەسێک لە خێزانەکەی جەنابەت بووە وەڵی جاتۆ ئینسان بەو کەسانەی دەوروبەریەوە یعنی ئەژی و هیچ ئینسانێک بە گۆشەگیری ناتوانێت بژی بە تەنها ئەمە حقیقەتی ژیانە بەڵام بمبورە قەتع دەکەم ئەگەر کەسەکە بۆ نمونە لە هەردوو ڕەگەزی بوو لەگە هەردوو ڕەگەز بۆ ڕەگەزی خۆی نەگۆڕی بوو قەراریدا کە ڕەگەزەکەی خۆی بگۆڕێت چی پێ دەڵێن وڵی خۆی باشە زانێت تۆ خۆی گەورە چۆنی دروست کردووە جیناتی بۆ نمونە جیناتی هەیە جیناتی ئافنەتی زیاتر هەیە جیناتی پیاوی زیاترە جا بە نەشتەرگەری بێت یان بە هەر شتێک بێت دەستکاری بکرێت قەی چێکە کابرا ڕەگەزی ڕاستەقینی خۆی دۆزێتەوە ئاساییە لەو جۆرە کەسانت ناسیوە زۆر کەم مەگە لە دوورەوە شتێکم بینی بە ژیناوەکو ناسین باشە بۆ نمونەگەر کەسێک لەو کۆمەلگایەدا هەبوو ناسیمان بۆ دەبێت تێڕوانینمان بەرامبەری جیاواز بێت وڵی منۆکو خۆم تێڕوانینم جیاواز نیە چکە من تا ڕادێک تێگەشتوم کە ئینسان خی گەورە هەموو شتێکی دروست کردووە و شتی جیاوازیشی دروست کردووە من ئینسانم بۆ نمونە ئەم کوڕە تۆ ڕەگەزی نێریت ڕاستە فڵان کەس ڕەگەزی مێ هەر کەسە و ڕەگەزی خۆی گەورە بۆ نمونە توانێت ڕەگەزێکی جیاوازیش دروست کات کابرا بەدەست خۆی نییە کە خی گەورە وای دروست کردو مەیشی خی گەورەیە ڕەنگە خی گەورە بزانێت چی بۆ کەسە باشە چی بۆ کەسە خراپە لەگەڵ ئەوەی کە ئەو کەسانە تونند و تیژیان بەرامبەر بکرێت یاوە خۆت ئەو حاڵەتەی کە ڕوویدا کوشتن کۆتایی بە ژیانی ئەو کەسەیەنە کە ڕەگەزی خۆی گۆڕی ئەگەر لەگەڵەوە نی پێت باشە چی بکرێت لەگەڵەوانە پێم باشە چارەسەرێکی بۆ دۆزرێتەوە لە کوشتن باشترە بەڵێ
ئەو حاڵەتی کە لەسەر ڕۆژی ڕابردوو ڕوویدا و کەسەکە کوژرا وەکو تاچێک وەکو گەنجێکی خوێندەوار چ قسێک هەبوو لەسەر کوشتنا وەکوم بەڕای من ئەگەر ڕای گشتیش وەرگری من بە باش ێزانم کە کوشتن هیچ چارەسەری بۆ شتە ینی نادۆزرێتەوە بە کوشتن ئەو شتە حل ناکرێت لەبەر ئەوەی ئەگەر تۆ دانەیەک دوان سیان نییە ئەمە چەندین دیاردەی دیکەشمان بینو لە ڕابردووە کە ڕووی داوە بەڵام کوشتن ناوە ڕەنگە بتوانیت چارەسەری دیکەی بۆ بدۆزرێتەوە یان زۆری ژیانی بۆ نمونە چۆن ئەژیت ئەو پێم وتی ئەگەڕێتەوە بۆ دیموکراسی بەڵام هەرگیز لەگەڵ کوشتنانی چکە خی گەورە نفسێکی خەڵقاندووە ئێمە بۆمان نییە هەستیم بە لە ناوبردنی ئەو نفسە ئایا تا چەند بۆ نمونە تونند و تیژی بەرامبەر ئەو کەسانە بە گونجاو دەزانی والله ئەو شتە گونجاو نییە نەخ چکە ڕب العالمین شتی بە غەڵەتی دانانێت ڕب العالم هیچ شتێکی غەڵەتی لەکرد نییە هەرچی بۆ داناوی هەر ئەوە زیاتر نییە زیاتر نییە نەخێر لەگەڵەوەی کە تونند و تیژی بەرامبەر ئەو جۆرە کەسانە بکرێت بەێ حتمما ئەو کابرێ محارەبەی خۆی دەکات بەڵام کەسانێک هەن بۆ نمونە لە هەردوو ڕەگەزدا ینی هۆرمۆناتی هەردوو ڕەگەزیان هەیە کە پێیان دەڵێن بۆ نمونە نەژنە نەپیاوە ئیدی دەیەوێ ڕەگەزی خۆی دیاری بکاتون ڕەگەزەکەی خۆی دەگۆڕێت ئەگەر لە ڕووی شەرعەوە ڕێ پێدراوی بۆ دەبێ بکوشتێت ئەوە زۆر احتیاج کوشتن نا کەسێکە کوشتن نییە کوشتن لۆ کەس نادێ خەڵکی بکوژی چکەمە هەموو ئیسلامی ئیسلام کوشتنی لەسەر نییە بەڵام طبیش طب یعنی طب مهمە بەڕاستی ئەگەر تۆ ڕێگات پێ بدە و یعنی دین ڕێگات زۆر شتش طبیعیە زۆر احتیاجە لە چەند ڕۆژی ڕابردوو گەنجێک لە کوڕەوە خۆی کرد بە کچ 2000 کوشرا ئەوە خراپ پێتم گوتم کوشتن نییە کوشتن لە بۆ هیچ کەسێک نادێت باشە بەڕای جەناب وەکو تاشێک لەو کۆمەلگایەت چی بکرێت بەرامبەر بۆ کەسانە والله قانون ئەگەر قانون ڕاز بکاتن قانون سەرەوەی هەمووانە کو جەنابی سەرۆک دەری قانون سەرەوەی هەمووانە با قانون سەرەوەی هەمووانی ئەو کەسێک کە ڕەگەزی خۆی دەگۆڕێ بۆ نمونە ینی قانون چی بۆ بکات کاکە ئەتون پێتم گۆدەم تۆپ یعنی هەلم یعنی ئەوە مەجای تێدا نیە تۆپ چیدانە هەر ئەوە ئەوی تۆپ دەیکاتن غەڵەتی تێدا نیە بەڵام شتیشێ یعنی کە ڕەب العالەمین داینە گوناحەوە دەستکاری بکرێت زۆرش مسلمانی مسلمان دەبێت ئەو شتێ بکە نەخێر ئەو جۆرە کەسانەی کە ئەو حاڵەتانیان هەیە دەیانێ و ڕەگەزی خۆیان بگۆڕن وەکو تاچێک کە پێت گوناحە دەستکاری ڕەگەزی خۆی بکات چ ڕێنمایەکت هەیە بۆی چ قسێکی پێ دەڵێی بە قورئان چکە دیارە خوای گەورە قسمەتی ئەوەندەیە ئەگە قسمەتەکە دەوەندەیە دەبێت پێ قبول بکەیت چکە مردنمان هەیە ئەمە تواتە لە ژیاندا هەتا کەس دەمرینێتن هەمووی دەی بمرێت کە دەشمرم لۆ دەستکاری ڕەب العالەمین ئەوەی خوا بەمنی بەخشێ لۆ دەستکاری بکەم باشە گریمان کەسێک لە دەوروبەری جەنابەت هەیە لەو جۆرە کەسانەیە ئەگەر هەبوو بۆ نمونە گریمان با ئێمە هەمومان وا دابنین لەبەرەوەی ئەوانیش دروستکراوی خوان چۆن تعاملیان لەگەڵ دەکەن تحمل چییە تعاملم پێتم گوت بە شەری ینی تەواو دیارە خوا قسمەت و شەرەوەندەیە بەڵام کەسەکە بۆ نمونە لە ڕەگەزەکەی خۆی ڕازی نەبوو گوتی کۆمەلگا بە شێوەیەکە تەمەشا من دەکات یاخود تێڕوانین ئەو کۆمەلگایە جیاوازە بەرامبەر بە من دەمەوێت ڕەگەزی خۆم بگۆڕم خۆم یەک لای بکەمەوە ئێوە گوناحە ئەگە تۆ ڕاز بکە شریعەت ڕێگای ئەو شتەی نەدەیە لە دین لە قورئان هەموو کەس دەزانێت مسلمانی دین ڕێگای بەو شتەی دەیە باشە کۆتا قسەت ئەو حاڵەتی کە لە چەند ڕۆژی ڕابردوو ڕوویدا ئەو کەسەی کە ڕەگەزی خۆی گۆڕی کوژرا چ قسەیەک هەبوو لەسەر حاڵەتە والله شتش خراپە ئەو شخصە عاقبێ محاسبە بکرێت محاسبەکردن یعنی قانون مستحقە ئەو شخصە لەبەکە برای کەسەکەی و کوشتیتی و ڕۆیشتووە باشە ئەگەر تۆ بای پێشەوەی ئەو حاڵەتە ڕوودا چیت پێ دەگوتن لۆ دەیکوژم من ناتوانم بیکوژم کوشتنی لەسەر نییە شتە بەشەر کوشتنی لەسەر نیە گەر واقعی دەوێت لەسەر دینی ئیسلام کوشتن نییە زۆر طبیعیتر لە حلم یعنی شتەیە لە حلم ڕێگای بۆ دەسیتن ئەوەی حلمیش دەیکاتن باوەڕ ناکەم ینی غەڵەت بیت کەسانێکن دەڵێن بۆ نمونە بە ئاشا لەو جۆرە کەسانە بکرێت نەخێر ئاشاکردن نییە ئەمە ئیسلامی نیە ئاشا لە ئیسلام ناکرێتن ئیتر خوا دەمەوێت لە جەنابەت بپرسم وەکو مامۆستایەکی دەروونزانی هۆکار چییە ئەو جۆرە کەسانە ڕەگەزی خۆیان دەگۆڕن خۆی ڕاستە بۆ ئاخرانە ینی بڵاو بوو زۆر ئەو حاڵەتە بەتایبەتی لە ئەوروپا یان لە شوێنی وڵاتانی ئەوروپا و ئەمریکاوە زۆر بڵاو بووە یعنی ئەو مۆزوع زۆر حساسە هەوا بە ئاسانیەکێک ناتوانانی وەڵام بداتەوە بەڵام بەعام دەبێ هەر کەسێک بزانی ئەو حاڵەتە گۆڕینی ڕەگەس یعنی چی یعنی مناڵ
کە لەدایک ئەبێت هەر لە جینات لەو ڕاستەیەوە حەزەکات مرتاح نییە لەگەڵ ڕەگەزی خۆی حەزەکات تەقبول ناکات ئەو ڕەگەز ئەگەر کوڕە دەڵێرا من هەز دەکەم کچم بۆ نمونە حەز دەکەی زۆر جار لە مناڵی 11 ساڵە عمری حەزەکات جلچی ئافرەتان لە بەرەکە خۆی کوورە یان بەعکسەوە کوڕە حەزەکات جلچی پێش ئاوێنە ڕادەوەستی و بەدزی چونکە هەز دەکات مرتاح لە ڕووی دەڕوونی مرتاح نییە ڕەحەت نییە لەگەڵ ئەو ڕەگەزە ئەوە دیارە یعنی بەدەستی خۆی نییە هەل لە دایکبوونەوە هەندێک هەرمۆناتی هەیە ئەو جەحاڵاتی هەیە هەرمۆناتی هەیە نۆرمال نییە یعنی خۆی کوڕە دەبی هەز دەکەی هەرمۆناتی ئونسەوی هەرمۆناتی مێەتی زیاترە لەسەری خۆی دەبینی قەلبی کوڕی هەیە بەڵام مەیلی هەیە بۆ ئافرەت بێ و بەعکسەوە خۆی ئافرەتە حەز دەکات کوڕ بێت ئەوە بەدەستی خۆیان نییە بەستە زمانە ینی مەسئلەکە لە ئێرادیە بەڵام تەقبلی ئەم حاڵەتە بێگومان زۆربەی کۆمەڵگەکان خاتان لە وڵاتانی عەرەبی و لای خۆمان ئەوە ڕەفز دەکرێت یۆچی دۆڵی ناوە دەکوژرێ بەڵام لە ڕووی دەرونی ئەمە ئەڵێن یعنی حیفە ئەوە یەکسەر بە پەلا ئینسان غەڵەتی تێبگات یعنی ئەبێ دەبێ بزانی ئەم نەوە حاڵەتانە ئەگەر نەکوژرێش ئەو هەموو حارەبە دەکرێ ڕەنگە خۆیان مرتاح نین ئەگەر بڵێ ئەم خۆی کوڕە داگە بڵێ من کچم هەموو ڕەفز دەکرێت ئەوە بەعکسەوە ئەبێتە تووشی انتحارەکات یعنی پێچەوانە ئوستاز بۆ نمونە ئەگەر کچ بێ خۆی بکاتە کوڕ خۆی بکاتش کوڕ خۆی بتێنێتەوە مجتەمع ڕەفز دەکات ئەوجا بە عەرەبی ئەڵێن هەیە تەحویل الجنس هەیە تصحيح يعني تحويل نابێتە کوڕ بەسەران دەبینی هەندێک مصیفاتی کوڕی هەیە علاج دەکرێت بە دوو حاڵەت علاجی جسمی و علاجی نفسی معالج نفسی دێت تقبل دەکات عن نفسیا علاجی دەکات ڕاستە تۆ حەز دەکەی مەیلت هەیە کە کوڕبی بەڵام ئیقناعی دەکات بە شێوەی تقبل بکات ئەو حاڵەتانە تصحیح دەکات نە تەحویل چونکە بتێنێتێ لە وجهی نەزەری ئاینی تحويل يعني يكسر بجارك تغيير بكريت بقورين بكريت لا كتش ببيت كر أو بتايبتي لا وجه نظري عيني رفض ذكريت شو خلق خوايا عليه ناكله تلعب كي أو وجه نظره بلام لروي إنسانية لروي علمي دبي أما أم حالتا رأي دكتوري نفسي ودكتوري جسمي وربجيره بشوي شي سري سارتو بهدوئي نك يكسر خوي هرزكارا شرم ناكي تو علي من كرم أو تصرفات أنا كي أو أجر نيكوجيش توشي الصراع ده بيرنج خوي بيركات بانتحار فلبرهندي يعني خوي انتحار دكات أصلا ئەوەی کە من خوێندومە بە تایبەتی لە مصر حاڵەتێکی وا ملاحەزەم کرد یان دراسەم کرد لە ڕووی لی کۆڵینەوە 48% ئەوانەی کە ڕەفزیان کرد مجتەمع حەز دەکرد کوڕبی کچە یان کچە حەز دەکرد کوڕبی 49% ئەڵێ لە دراسەیەکی بە هەزاران کەس نسبەیان وەرگرت لە ماوەی 10 ساڵ هەستیەکان 49% انتحاریان کرد انتحاریان کرد چونکە دیتیان ئەگەر دەڵێ من کوڕم ئەی خۆی کچە حتى تصرفاتی کوڕمە حەزەکەم کوڕبی مجتەمع ڕەفزی دەکات و بەعکسەوە فالمەفروض با بڵێن بەڕاستی ڕەئی شەخصی لە هەموو شتێکی دەرونی و کۆمەڵایەتی غەڵەتە وەربگیرێ چونکە تۆ کێشت هەیە یەکێک کوڕێ دەڵێ مامۆستا تۆ مامۆستای دەروونزانی من خۆم سایکۆلۆجیستم علاج نفسی دەوراتم دیوە لەگەڵ اتحاد ئەطباء بدون حدود يعني پزیشکی بێ سنوور ئیشم کردووە حاڵات دەهات ئەرێ ئەمە چی بکەین ئەو حاڵەتەمانەیە نەبەس ئەوە حتى کێشەکانی نفسی دەڵێن ئەوە جنی تێدایە نازام کێشەی نفسیە ناکرێ بەڕەئی شەخصی یەکێک اختصاصی نییە چونکە تۆ یەکێک پسپۆرنی لە شت ئەگەر ڕەئی جیران وەربگری ڕەئی خزمت وەربگری و اختصاص نین بۆ نمونە دەکەس دەڕی دێت بۆ تو دە وەڵام هەر وەڵامێک شتەکە نازانانی چی ئەەکەی فەوزای نەفسی دروست دەبێ ئەگەر باوک بێ ئەگەر دایک بێ ئەگەر شتێک بی بەڵام ڕەئی علم ئەو ئەساسە چونکە ڕەئی علم هەمان وەڵامە ئێستا بۆ ئەو مشکلەیە ئەگەر ڕەئی علمی وەربگری پێڵەن علم النەفس واتە دەروون زانی یعنی زانستی دەروون لە ئەساسێکی علم چونکە خۆ دەزانی وەڵامی علمی هەمان وەڵامە لە یابان و لە ئەمریکا و لە عێراق و لە کوردستان لە هەموو شوێنێک هەمان وەڵامە دوو کۆد وەکاتە چوار لە هەر وڵاتێک بی هەمان وەڵامە بەس ڕەئی شەخصی بدەیت تۆ اختصاصت نییە 20 وەڵام بێ 20 وەڵام دێت 20 کەس ئەگەر ڕەیان وەربگری فلێت تێگەچی ئەو فەوزای نەفسی دروست دەبێت لە مێش باش ئەگەر ڕەئی مامۆستا ڕەفیق نووری پسپۆڕی دەروونزانی وەربگیرێ لەسەر ئەو حاڵەتانە چی دەیڵێت من ئەڵێم ئەبێ دەراسەیەکی علمی بکرێ
ڕاستە لەبەر ئەوەی ئەمە بگونجێ لەگەڵ تەقالیدی خۆمان زەحمەتە بڵێن تەحویلی جنسی یەکسی تەحویل بین کوڕم بێتە کچ کوڕ ئەڵێن تەصحیح يعني بڵێن ڕاست بکەین ئەن ئەو سیفاتانەی کە هەیە خۆی کوڕە هەزەکەم هەندێک ئەوەی حتى لە ڕووی جسمی هەندێک سیفاتی ئافرەتی هەیە ئەبێ ئیقناعی باوکی بکات بە وەختەی باوک و دایک بچن لای دکتۆر تەصحیح بکرێنە تەحویل يعني ئەو سیفاتانەی کە کچە لا بدرێ بە عیلاجی جسمی هەیە و عیلاجی نفسی یەکێک لەوانە دەڵێ من ڕەگەزی خۆمم نەگۆڕیوە بەڵکو ڕەگەزی ڕاستەقینەی خۆمم دۆزیوەتەوە يعني خۆی نابەسەوەندا هەیە حاڵات خونسە پێ ئەڵێن بە عەرەبی يعني نازانی نەکوڕە نەکچە هەیە حەزەکە نام حەز دەکەم کوڕم حەزەکەن حەز دەکەم کچم فئەو نەوە حاڵەتانە ناکرێ بە پەلا بەڕاستی هەر حاڵەتێک تایبەتمەندی خۆی هەیە ئەگەر من ئەڵێم ناتوانم بڵێم چۆنە چونکە هەر کۆمەڵگەیەک هەر باوکەک هەیە بە تەعەسسوب بە 100% ڕەفزی دەکات حەقی خۆیتی دەڵێت تەقالیدی من ئەوایە تەقالیدی ئاینی من وایە ناتوانانی ڕەفزی بکەیت بەس من ئەڵێم بۆ ئەوەی هاوسەنجیەک بکەیت چون ئەو مۆزوع حساسە ئەبێ هەر حاڵەتێک تایبەتمەندی خۆی هەیە بەڵام وەڵام ئەوا بزانم بۆ هەموو ئەو حاڵەتانە کەچی تایبەتمەندی خۆیان هەیە دەبێت تەفاهمەوە بکرێن لە نێوان دکتۆری نەفسی و دکتۆری جسمی و لەگەڵ باوک دایک مامەستا کۆتا پرسیارم لە جەنابێت قسەت چ بوو لەسەر ئەو حاڵەتەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو ڕوویدا کەسەکە ڕەگەزی خۆی گۆڕی بوو لە نێرەوە بۆ مێ کوژرا من ئەڵێم خۆت ئەزانی خی گەورە خۆی دژی کوشتنە چونکە ئەمە خۆ تاوانبەر نییە بکوژیت چونکە بەدەستی خۆی نییە ناکرێ بکوژرێ بۆ دەکوژرێ یعنی کوشتن خی گەورە دەڵێ هەر کەسە یەکێک بکوژەکەنەوە هەموو کەسێکی کوشتیە وە يعني حتى القرآن بيروزي خوتان هيا الله من قتل نفسا كانما قتل الناس جميعا ويا دينك ايه وسي دليل سبارت بو كسانا والله او نوع كسانا دين دليل مسألة تفاهم دبي بكري خو اساسا رفضي دكات ديني ايمش ناكري بلام ناكري بكشري دليت ابي يعني تمهيد بكري خو من نالي من قشنين براسي نازان بالضبط شونه بزم راي خو مالهم وك لا وك مسيحيك بلم من عليهم يعني براسي خوي جورا هتاو حريه جيان بۆ هەموو کەسێکی دروست کردیە بۆ مسلمان بۆ مسیح بۆ سنە بۆ شیع بۆ هەموو کەسێک بۆ ئەوەی کەسە کێشەی ئەوەی بەسەر ڕێگەزی هەیە ژیان بۆ هەموو کەسێک دروست کراوە نە بۆ هەڵ کەسێ ناکرێت تۆ مەحرومی یەکێک لە ژیان بکەی کە تاوانبار نییە لە بەرەندە ئەبێت تەفاهم بکرێ ئەبێت دراسەیەکی مەوزوعی و بابەتەکی بکرێ بەعەرەبی پێڵێن بالەتی هی ئەحسن یعنی ڕەیەکی هاوسەنجی نێوان دکتۆری نەفسی و دکتۆری جسمی دکتۆری جەستە لەگەڵ باوک و دایک بۆ ئەوەی معامەڵێکی ئینسانیەت بکرێت چونکە ئینسان گەورەترین سەرمایەیە لەسەر ژیان لقد خلقنا الإنسان في أحسن التقويم ئەوە قەولی خوای گەورەیە خوای گەورە دەفەرموێت مرۆڤمان بە جوانترین شێوە دروست کردووە بەڵام کەسانێک هەن پێکهاتەکەیان لە دوو ڕەگەز پێکهاتووە و زۆر جار هەوڵ دەدەن کە ڕەگەزی خۆیان بگۆڕن بەڵام کۆمەلگا ئەو جۆرە حاڵەتانەی قبول نییە و پێی ناپەسەندە و بە گونجاوی نازانێت لەو پرۆگرامەدا لە هاوڵاتیانی خۆشەویستمان پرسی ئایا ئەوەی کە ڕەگەزی خۆی دەگۆڕێت بەڕەوایی دەزانن کە تونت و دیژی بەرامبەر بکرێت یاخود بکوشرێت کەسانێک گوتیان بڵێ و کەسانێکیش وتیان مرۆڤ شکۆی زۆر لەوە گەورەترە کە بەو جۆرە ئازار بدرێت لە کۆتاییدا هەمومان خاوەنی ڕێی خۆمانین بەڵام دەبێوەش بزانین کە کۆمەلگای کوردی خاوەنی کەلتوری تایبەت بەخۆیەتی و مامۆستایانی ئاینیش جیاوازتر قسەیان کرد وتیان خوددا ڕێی بە هەندێک شت داوە بەڵام بە پێی شەرعی ئیسلام خۆشەویستان ئەم نەزوەر ئیبراهیمم پرۆگرامی مایکی دیمەنی ئەمجارەشم پێشکەشکردن هیوادارم کۆمەلگای کوردی چیتر ئەو جۆرە کارەساتە ناخۆشانەوە بەخۆی نەبینێت دووربین لە هەموو بەڵایەک خوداحافیز